نوێنەرانی پێکاتەونەتەوە جیاجەکان لە پەرێزگای کەرکووک ئاماژە دەکەن بە ڕۆڵی مێحوەری سەرۆک مامجەلال کە لە ماوەی بەڕێوەبردنی دەوڵەتی عێراقدا بۆ دووخۆل توانیوێتی خزمەت بە پرۆسی سیاسی لە عێراق بکات. مام جلال هذه الشخصية المهمة والتاريخية والذي وضع بصماته في التاريخ. مامجلال ئەو کەسایەتیە گرنگ و مێژوەیە کە جێپەنجەی لە مێژوودا وەک کەسایەتیەکی عێراقی و کوردستانی و جیهانیدا دیارە. خزمەتێکی گەورەی کردووە بۆ هەڵگرتنی جەور و ستەم لەسەر گەرانی عێراق بەگشتی. لە سایی مامجلالدا ناوی عێراق بە دراوشاوەی لە کۆنفرانس و کۆنگرە نێودوڵەتەکاندا ڕەنگی دەدایەوە. تەنها ئەو دەیتوانی نێو ماڵی عێراقیەکان بە یەکپارچەیی بپارێزێت. بە زانایی و دانایی مامجلال کێشەکان چەند گەورە بوونایە بە ئاسانی چارەسەر دەکران. يعني في هذا الوقت اللي نعيش في تخبط السياسات لە کاتێکدا کە تەمومژێکی زۆر باڵی بەسەر پرۆسەی سیاسی عێراقدا کێشاوە و وڵاتەکەمان بەرەو لێواری لێکترازان و پارچە پارچەبوون دەڕوات ڕۆڵی سەرۆک مامجلال بۆ هەموو لایەنەکان ئاشکرا بوو کە چۆن لە ماوەی دەسەڵاتی حکومڕانیدا ئاسایش و ئۆقرەوی پێکەوەژیان لە عێراقدا بە ئاشکرا بەدی دەکرا. ئێمە وەک پێکهاتەی کلد و ئاشور لە خودای مەزن دەپاڕینەوە تەندروستی مامجلال زیاتر بۆ پێشەوە بچێت و پێویستیشە سەرکردە سیاسی و سەربازیەکانی ئەم وڵاتە و هەموو قەوارە سیاسیەکان بنەماکانی مامجلال بکەن بە هەوێنی چارەسەر بۆ کێشەکانی ئەمڕۆ. سەرکردەی لایەنە تورکمانەکانیش لە کەرکووک بەستونە و شیعیانەوە جەخل لە سەرکارەیە ڕۆڵی سەرۆک مامجلال دەکەنەوە و ڕایدەگەیەنن سەرۆک مامجلال وەک سەرکردەیەکی مێژووی گرنگی بە هەموو پێکاتەکان داوە. لقد كان السيد جلال الطالباني شخصية فذة بكل ما تعني الكلمة من معنى. بەڕێز مامجلال خاوەن کەسایەتیەکی کارەزمایی بوو بە مانای وشە پێگەیەکی بەهێزی بەخشی بوو بە پۆستی سەرۆ کۆمار ئەویش بەژیری و دانایی و پەیوەندە دیبلۆماتیەکانی لەگەڵ هەموو لایەنەکاندا بەلای ئێمەی تورکمانەوە باشترین پەیوەندی بە ئێمی مامجلالەوە کۆ دەکردەوە تێگەیشتنی وردی هەبوو لەبارەی کێشەکانی تورکمانەوە ئەویش کاتێک ڕنگدانەوەی دەدایەوە کە لە هەموو وتارەکانیدا ناوی تورکمانی لە یاد نەدەکرد پەرۆشی دیداری لایەنە تورکمانەکان بوو لە هەموو سەردانێکیدا بۆ شاری کەرکووک بەڕێز مامجلال پشتیوانی لە مافی هەموو پێکهاتەکان کردووە ڕێگا چارەشی هەبووە بۆ کێشەکان چ لە ناوەند یاخود لە کەرکووک دوورکەوتنەوەی لە گۆڕەپانی سیاسیدا بە گەورەترین زیان بۆ تورکمان دەزانین. وكان غياب مام جلال عن المشهد السياسي خسارة كبيرة للتركمان. دوري مام جلال أولا زور مهم بو كمرجعية حتى استا هيت سياسيك متحيني كردوا بس مام جلال كان خوش بو وتي مام جلال صمامي أماني عراقة أما هيك شهاديك زور قورية لعراقة بيش رئيس جمهور بوين لكركوك يك كوبنوا بو يك مقولية كي بو كرد خاصی بە تورکمانەکان دەڵێ بۆ برا کوردەکان ئەلێ تورکمان مەزلومە کوردش مەزلومە کورد تورکمان لە کورد مەزلومترە بۆ وتی کە کورد وەختی سەدام زەغت بوو لە سەری لە کەرکووکەوە دێ بۆ سلەیمانی و هەولێر خانۆ ئەیکری ئیشەکات تورکمان کە زەغت بوو لە سەری جێگەیش نەبوو برات سەیرەکەی عەرەب سوننا ئەلێ وەڵە فیقەم بەس لە مام جەلالە توركمان عليه مام جلال كرد عليه مام جلال شيعة عليه مام جلال انت هو دليلك مام جلال فعلا موفق بو ناجح بو لموقعي رئاسي جمهوري العراق وەک چاودێرانی سیاسی شاماژەی بۆ دەکەن کاتێکە ساڵیادی وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی کۆمار لەلایەن سەرۆک مامجەلال دەکرێتەوە ناکرێ باس لە گرنگیدانی سەرۆک مامجەلال بە مەسەلەی کەرکووک نەکرێت کە لە هەموو سەردەمەکانی خەباتیدا بایەخی زۆری بە مەسەلەی کەرکووک داوە. عمر غەریب، کورسات نیوز، کەرکووک.